ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەکەمان هاوکاتە لەگەڵ دەست درێژەکانی پارتی کرێکەرانی کوردستان بۆ سەر هەرێمی کوردستان و لەشکرکێشی تورکیا بەهۆی دەست درێژەکانی پەکەکە و بەکارهێنانی خاکی هەرێمی کوردستان لەلایەن پارتی کرێکەرانی کوردستانەوە. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک تەحسین محەممەد کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان. کاک تەحسین بەخێر بێت. کاک تەحسین ئەبێ بڵێن بەداخەوە بەرنامەکەمان گفتوگۆکردنە لەسەر ئەو دۆخەنە خوازراوەی کە لە باشووری کوردستان هەیە. باشووری کوردستان یاخود هەرێمی کوردستان لە ماوەی زیاتر لە 30 ساڵی ڕابردوو لانکەیەکی ئارام بووە بۆ کورد لە هەر چوار پارچەی کوردستان و هیوایەک بووە بۆ خەڵک لە هەر چوار پارچەی کوردستان، تەنانەت هیوایەک بۆ کوردی تارا و گەش ئەمێزێکی گەرم بووە بۆ هەموو ئەو کوردانی لیان قەوماوە و پەنایان بۆ باشووری کوردستان هێناوە. خوێندنەوەی جەنابەت چییە بۆی کە پارتی کرێکەرانی کوردستان بە درێژایی ئەم 30 ساڵە بەردەوام بە شێوەی جۆرا و جۆر بۆ تەمایی سەرێشە، بۆ تەمایی کێشە، بۆتە هۆی جۆرێک لە بارگژی بە تایبەتی لە سەر سنوورەکانی هەرێمی کوردستان؟ دەست خۆش کاکسە بە سەرەتا بەداخۆ بۆ ڕووداوانە خوازراوەی زنجیرەتیای مەتینە کە بۆی شەیدبوونی 5 لە پێشمەرگە قارەماکنەکانمان و برینداربوونی چەند پێشمەرگەیەکی دیکە ڕۆحیان شاد بێ. ڕووداوێکی زۆر نەخوازرا و ناخۆش بوو. ئەوەی سەبارەت بە مێژووی ئەم گروپە زیاتر ئەوەندەی کە لە گروپێکی حیزبی بچێت لە گروپێکی چەتەگەراییە چێت، چونکە لە ماوەی هەموو ساڵێک کە لێرە نەوایەکی ئارامیان بۆ بنیادنرا بوو بۆ ئەوان و بۆ سەرجەم کوردەکان لە هەر چوار پارچەی کوردستان کە هاتوونەتە ئێرە، بەڵام بەکەکە نەگووەک و میوان لێرە تەعاملی نەکردووە کە ڕێزی ئەو حورمەتە بگرێت کە لێی گیراوە، بەڵکووەک و خانەخوێیەکی باش و مەسئولانەش تەعاملی نەکردووە، وەکو داگیرکار تەعاملی کردووە. هەمیشە یان خۆی بۆ بەسەرێشە بۆ ئەم بەشەی کوردستان یاخود هەمیشە دەستی وڵاتانی ئیقلیمی ڕاکێشاوە بۆی سەرێشە بۆ دروستکەن. هیچ کاتێک بەلایەوە گرنگ نەبووە کە ئەم بەشەی کوردستانی گەورە کە ئەم ئارامی لێ نەشێوێ، هەمیشە هەوڵیاوە بیشێوێنێ، چونکە هیچ کاتێک حسابی بۆ حکوومەت و بۆ دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان نەکردو. کاک تەحسین باسی مەتینەت کە بە دیاریکراوی، یعنی ئەوەی کە من لە ماوەی ڕابردووە بەرەکەوین ڕۆژێک لە مەتینە، ڕۆژێک لە زاخۆ، ڕۆژێک لە ئامێدی، ڕۆژێک لە شار باژێر کە زۆر لە سنوورەکانی تورکیا و باکووری کوردستانەوە دوورە، ڕۆژێک لەسەر چیای ئەزمەری سلێمانی، یعنی بەردەوام پەکەکە لە هەرێمی کوردستان بە جۆرە جۆرەکان تەراتێنەکات و گوێ بە ئەمنێت و ئاسایشی هاوڵاتیانی کوردستان نایە، گوێ بەو ئارامێ نایە کە لە باشووری کوردستان ئەو سەقامگیری کە دەسەبەر بووە بەبێ گوێدان بەوەی کە ئەم هەرێمە لە ئەگەری جوڵەی پەکەکە لەم سنوورەیە تووشی مەترسیە بێتەوە و ئەو ئاسایش و سەقامگیری کە لە هەرێمی کوردستان هەیە بۆی هەیە لەبار بچێت و تووشی کێشەی گەورە بێتەوە. خوێندنەوە چیە بۆی کە پەکەکە دەست ناپارێزێت، دێتە ناو چەمەندەریەکانەوە، بەشەی لە گوند دەستنوورەکانی داگیر کردووە و هێزی چەکدار لە بەشەی لەو شوێنانە جوڵە پێکات کە زۆر جار ئەبێ بە مەترسی لەسەر ئاسایشی خودی هەوڵاتێ. تا ئوستاز بە سێرێکی سێدێ حکومڕانی ئەم هێزە بکەین کە لەو ناوچانە بە زەبری هێز حکومڕانی تۆزێک لە گوندە سنوورەکانیان کردو. لە ساڵی 1990 خەڵکی گوندنشینەکان دوایەوەی کە ڕاپەڕین سەری کرد، زۆر بە جۆش و خرۆشەوە گەڕانەوە بۆ گوندەکانی خۆیان بۆی ئاوەدانیکەنەوە، دەستی فەلاحەت بەرنەوە ناو گوندەکانی خۆیان، دەستی کوشت و کاڵ بەرنەوە ناو گوندەکانی خۆیان، بڕۆن خەریکی ژیانی ئاسایی و ژیانی تایبەتی خۆیان بن. لە دوای مۆتەکەی بەحسەوە دیسان ئەوەی کە بەحسیش نەیکرد پەکەکە لەو سنوورانە کردی و باج و سەرانەیەکی زۆری لە خەڵکەکە ئاسن و سنووری بۆ دانابوون و سەرەت و سامانەکەی لەگەڵا بەشە کردنەوە بە زۆر، ینی ئەوەی کە بەحس پێی نەکراوە لەو سنوورانە بە خەڵکی خۆمانیان کرد بەداخەوە. دوایەوە لە ساڵی 2014 کە بەداخەوە تووشی شەڕێکی نەخوازراو بووینەوە لەگەڵ گروپێکی تیرۆریستی وەکو داعشە، ئەو کاتە وا زەرور بوو بۆ پارێزگاری لە هەرێمی کوردستان زۆربەی هێزەچکدارەکان بۆ بەرەکانی شەڕ کە بەرەی 1000 کیلۆمەتر شەڕ بە ئاسانی ناپارێزرێ، زۆربەی هێزەچەکارەکان ڕۆشنەوە هێزی پێشمەرگە و هێزەکانی تر ڕۆشنەوە بۆ بەرەی شەڕ دژی داعش. ئەم هێزە دیسان ئەمەشی بە هەلزانی کە لەو ناوچە سنووریانە تۆ پێویست نەبوو ئەوەندە هێزی لێبێ، ئەمان هاتێن هێزەکە کەکەم بۆ ئەمان هەنگاو بە هەنگاوات نەپێشەوە.
دیسان جارێکی تر دەستیان کە بە داگیرکاری دوایەوەی کە شەڕی داعش بەو زەخمیە نەما وە شتێک نەما بە ناوی دەوڵەتی ئیسلامیەوە هێزەکانی پێشمەرگە ویستیان بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان کە چیەمان ڕێگەیان نییە خۆیان بە خاوەن ماڵەزانانی ئەڵێنم خاکەمان وەرگرتووە خاکی ئێمێ و تووشی سەرێشەیان کردوون ئەوەی گرنگە مێزەیەک ڕوویای زۆر ڕوونی هەیە ئەویژەوەی ئاشوبە لەم هەرێمە ئیتر گرنگ نییە لە هەر بستێکیا بێ ڕۆژێک لە کونەماسیە ڕۆژێک لە ئازمرە ڕۆژێک لە مەتینایە ڕۆژێک لە بە درێژایی دەڤەری ئامێدیەوانە هەر ڕۆژە و لە شوێنێک ئەجا ئەوەندەی بەرامبەر هێزەکانی هەرێمی کوردستان دامەزراوە شەرعیەکانی ئەوان دەجەربەسەن بەرامبەر داگیرکەروانین ئەبینین بە قوڵایی 40 کیلۆمەتر بۆ هێزی تورکیایان چۆڵ کردو بێەوە هیچ ڕوبەڕووبوونەوەیەک هەبێ بیانویان ناوەتە دەستیەوە تا سروشتی ناوچەکە تێگەچێ بە بەرچاویانەوە لۆریەدار ڕاتەوە بۆ تورکیاوەمان کێشیان نییە تەقەلەیەک لۆری دار نەکراوە بۆ معلوماتی جەناب بەڵام تەقەلێزێکی پێشمەرگاکرێت کە بۆ پارێزگاری ئەم نیشتیمان ناڕاتەوە لە ناخافڵا 5 پێشمەرگە شەهید دەکرێت بە شێوازێکی زۆر ترسنوەکانە لە کاتێکا ئەم هێزە بۆ شەڕ نەچوو بۆ پاراستنی سەرروگیانی و هاوڵاتیانە چۆکە لەو سنوورە کاک تەحسین یعنی ئەوەی کە لە سیاسەتی پەکەکە ئەخوێنرێتەوە ئەو دەستدرێژی و ماڵوێرانی کە لە باشوور دروستی کردووە و ئەو جۆرە لە پشێوی و ناسەخان گیری کە ئەوێ لە مەرێمە هەبی خۆڵکێنێ ئەگەر ڕێگەی پێ بدرێت یعنی هەندێک جار پەکەکە بە ڕەفتاریە بە ڕوخساریە بە مامەڵەکردنیە بە شێوەی جوڵەکردنەکانیە یعنی ئینسان گومانەکە کە پەکەکە بۆچی دروست بووە ئاخۆ پەکەکە مەیدانی جەنگی پەکەکە زاخۆ ئامێدی و شارباژێڕ و چیای ئەزمەڕی سلێمانیە یان دیاربەکر و ئامەد و وان و شڕناخ و سلۆپی و شارە کوردیەکانی باکووری کوردستانە یاخود ئەوەی کە پەکەکە بتوانێت لە ناوچات تورکیەکان کێشە بۆ تورکیا دروستکە یعنی خوێنەوەی تۆچیە بۆی کە ئەوەندەی پەکەکە کێشەی بۆ باشووری کوردستان دروست کردووە نەیتوانین کێشە بۆ دەوڵەتی تورک دروستکە و نەیتوانین لە قوڵایی تورکیا چالاکی بکات چەکاک سەربەز ئەگەر سێرێکی ئەم هێزە بکەین هیچ کاتێک مەدانی شەڕی یەک بستیش لەگەڵ دوژمنەکانی ئەم نیشتیمانە نەبوو هیچ کاتێک ڕوبەڕووبوونەوەیکی قورسیا لەگەڵ سوپای داگیرکەری تورک نەبوو هەمیشە ڕوبەڕووبوونەوەی پەکەکە لەگەڵ هێزە یاساییەکانی هەرێمی کوردستان بووە سێریکە ڕێک هەنگاو بە هەنگاو ئەوەی کە تورکیا لەمان یاسەنێتەوە هەمووشی بەبێ شەڕە چۆڵێ کات و زۆر ببێ منەتانە هێت لەم لاوە زەخت لە هێزی پێشمەرگاکە لەبەرەوەی ئەمە لێرە وتومانە ینی جەنابی سەرۆک شەڕی کورد بە کوردی حرام کردووە ئەمانەم هەلیان قۆستۆتەوە ئەم بوتافیان قۆستۆتەوە لێ خۆمان شەڕەکە هەر ناکەن لەو لاوە بۆ نمونە 10 کیلۆمەتر بۆ تورکیا چۆڵەکە 10 کیلۆمەترێتە ناو گوندەکانی باشووری کوردستانەوە ینی هیچ کاتێک ئەو قوتەی هەیەە بەرامبەری دەوڵەتی تورک لە باکووری کوردستان ئەوەی کە کێشەی نەبێ دەوڵەتی تورکە هیچ کاتێک ڕوبەڕووبوونەوە لە یەک دێشانیە ئەو هەموو یەزیانە ینی لانی کەمەتوانە نەگەرێزی ئاسکەریش نەبێ خەڵک بێنە سەر شقامەکان زۆر شتێ لەوێ بیگۆڕن خەڵکانێکی زۆریان لەگەڵایە بەڵام هیچ کات نبینی لەوێ یەکشت بکەن لێرە پاسەوانن لە سنووری دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێرانەوە تاوەکو سنوورەکانی تورکیا هەموو سنوورانان پاسەوانن بیانوێکی زۆر باشن بۆیە و هێزانە بێنە ناو خاکی هەرێمی کوردستانەوە شەرعیەت بن بەو شەڕێی کە ئەوان بەسەر هەرێمی کوردستانە سەپانیویانە بۆ داگیرکاری سنوورەکان کاک تەحسین بۆچی پارتیکەکارانی کوردستان کە خۆی زۆر جاروا پیشانەیات هێزێکی بەهێزە شەڕکەری زۆری هەیە و توانای جوڵەکردنی هەیە بۆ ئەم هێزە گەورەی کە ئەو باسیەکات و جوڵەی پێکات و توانێت سەرێشی بۆ هەرێمی کوردستان پێ دروستکە و دەستی لەشکری تورکیا بکێشێ بۆ ناو باشووری کوردستان بۆچی تا ئێستا ئەگەر ڕوبەرێکی زۆر بچووکیش بێت لە سنووری 4-5 گوندی شابێ لە سنووری قەزا و ناحەیەکی بچووکی شابێ لە باکووری کوردستان ڕزگاری نەکردووە ئەمە هەز ناکەی گومانبارێکی گەورە خاصە پارتیکەکانی کوردستان لەوەی کە زۆر جار لە باشووری کوردستان بۆ تەنگ پێڵچنی بە دامەزرا حکوومیەکان ئەو عەرزی عەزەڵاتەکە لە پێنجوێن و شارباژێڕۆ بە درێژایی سنوورەکان مەفارزی هەیە ڕەبیەی هەیە بارەگای هەیە ئەم هێز و توانای خۆی کۆکاتۆ لە تورکیا ناتوانێت بەشێکی ئەگەر زۆر بچووکیش بێ ڕوبەرێکی بچووکیش بێ ئازادی بکە و لێ بێنێتەوە وڵاو سازەوەی کە بۆ من ڕوونە ئەو پرسیارە تەمەنامە کرد هەڤاڵان و کەوادری خۆیان لە سەرانی پەکەکەی کەن بڵێن بۆچی کاتێک فەلاحێکی داما و لە گوندێکی شارباژێر ئەچێترێکەی ڕنێ بێنی و سنووق بابەتەوە لە بەرەوەی سنووقێک بەخۆی بێنێتەوە تەمەنامەکە لێیان پرسن کاکەم هێزە بۆ نابنەوە باکوور خۆ لێرە هەموو شتێک الحەمدولillah ئارامی و ئەمانەتێکی زۆر باش هەیە بۆچی تۆ لێرە هێزی عسکەری دێت توانای شەڕکردن دێ لەگەڵ هێزە عسکەریەکانی هەرێم لەسەر هێزە چەکدارەکانی کە شەرعین سەر بەدامزراوەکانی هەرێمن بۆچی توانات نییە لە یەک گوندی باکووری کوردستانە ئەم هێزە لە ڕەبایەکی لە نقطەیەکی جەدرمەی تورکی بێ
ئەمە ئەو پرسیارە جەوهریە کە بێ کادرەکان لە سەرەوەی خۆیانی بکەن لە قیادەی خۆیانی لە قەندیل بکەن کە بەڕای من ئەوەندەی کە پەکەکە لە ماوەی ئەم سێدەیە سوودی بە دەوڵەتی تورک گەیانووە هیچ کات دەستگای میت بۆ حەساسی و گرنگیەوە سوودی بە دەوڵەتی تورک نەگەیانەوە چونکە ئەمان لە هەر شوێنێک دەوڵەتی تورک سەریکە لە ئەفرین وستاز هاتن بیانویان نا بەدەستەوە بۆی تورکیا و خاکە داگیرکە پێشەوەی هێرشکە دنیاێ نا بۆ سەرێگەیانۆگەر یەک بزبێتە خاکی ئەفرینەوە ئێمە شەڕەبێنەوە ناووان و خامیژل و دیار بەکر و بینیمان ئەفرین داگیر کرا و لێ خوێن لە لوتی مناڵێکیش ناو لە دیار بەکر ئەمانە ئەیانوێ بە وتاری قەبە یەزی داگیرکە ڕاکێشنە ناوە بیانووی بنێ بڵێنەوە تا هەڕەشەمان لێکە مەترسیە بۆ سەر دەوڵەتەکەمان لە کاتێک شاکە هێزەکەی هیچ بەرەنگارێک ناکەن نەمان بینیۆ لە هەموو باکووری کوردستانە بچووکترین چالاکیانە بێ لە سنوورەکانیشە هیچ ڕوبەڕووبوونەوەکی قوڕز ڕووی نایەوە تورکیا لە هەر شوێنێ دوو تۆپی لێیاوت بە تیارەکە قەسپێکی کردو و ئەمانتیان نەماون بەڵامەوە تا بینی هێزێکی پێشمەرگە بۆ ئەمنێتی ناوچەکارڕە لە ناغافڵە هێرشەکەنە سەری و 5 پێشمەرگە شەی دەبێت کامە چەند جارێک دووبارە بە تۆ جارێک بە بۆمبی چێنرا و جارێک بە موشکی مامناوەند هەر جاری و بە شتێک تەحەدای هەرێمی کوردستانەکە کاک تەحسین ینی من پێم خۆش لەسەر ئەم خاڵە زۆر بوەسین کە استراتیژی پەکەکە چییە ینی پەکەکە لە بنەڕەتەوە بۆچی دامەزراوە بۆی کە باکووری کوردستان ئازاد کات وا بکات تەنگ بە دەوڵەتی تورکیا هەڵچنێت و ناوچاری کات دان بە مافەڕەوەکانی خەڵکی کوردستان هەبنێ یان ئەوەی کە پەکەکە دروست بوو بۆ ئەوەی کە هەر نەوایەک هەر هیوایەک هەر ئاسۆیەک بۆ کورد دروست بێت تێکی بات ینی بە بەڵگەی ئەوەی کە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە پەکەکە سەرباری و هێزی چەکداری مەشق پێکراوی هەیە سەرباری ئەوەی کە دامی هەندێک دەوڵەتانی ناوچەکەی هەیە سەرباری ئەوەی کە خۆی وا پیشانەیە کە هێزێکی سەربازی تۆکمە یان با بڵێن گەریلایی و دەزۆشێنی هەیە بەڵام بچووکترین بەترسی لەسەر ئاسایشی تورکیا دروست ناکە ینی تورکیا لە جاران بەهێزترە توانێت لەشکرکێشی زۆر بەهێزە و کاتێک لە هەر شوێنێکشەوە لەشکری هێناوەتە پێشەوە پەکەکە لە هیچ شوێنێکە نەیتوانیوە لەشکری تورکیا ڕابگرێت تێکی بشێنێ ڕاوی برێت ینی خوێنەوەی تۆ چیە بۆ سیاست و استراتیژی پەکەکە دروست بووە کە سەرەتا دەستپێکی دروستبووی پەکە داوای 4 پارچەی کوردستانیانە ینی بەسییان ڕازی نەهابوون ئێستا پەکەکە بۆ تورکیا هیچ ئەجندایەکی ئۆتۆی نییە هیچ قورساییەکی نییە هیچ فشار و گوشارێکی لەسەر دەوڵەتی تورکیانە چاوستاز بە گەڕێنەوە بزانین لە باکووری کوردستان ئەم هێزە سیاسەتیان چۆن بوو چیان کردو لەوێ بۆ نمونە لە ئۆرفا کە شوێنی لەدایکبوونی عەبدوڵڵا جالانە سێرەکە ئەردۆگان لە هێزە کوردیەکان دەنگ زیاترێنێ ئەمەوە کاری چییە؟ ئەوەندە مەشغوڵ بوون بۆەوەی دەستی تورکیا دەستی وڵاتانی دراوسێ بێنن بۆ ناو خاکی باشووری کوردستان بێنن ئەم هەرێمەی پێ تووشی کێشەوەرقەلە بکەن ئەوەندە خەریک نەبوون سیاسەتکەن بۆەوەی کە باکووری کوردستان ڕزگارکەن لانی کە وا بکەن خەڵک بە ئازادانە بتوانێت قسە بکە بتوانێت بخوێنێ بتوانێت بڵێ من کوردم کە هیچ کام لەمانە ئێستا بەوەی ئەوەی کە لە ڕۆژەی کە پەکەکە لەوێ دەستی کردو بە خەبات هەموو شتەکانی بەردەم نەتەوەبوونی کورد قورستر بۆ سوکتر نەبووە هیچ مەرحەلەیەک هیچ هەنگایەک نەچۆتە پێشەوە تا ئێستا نەیانتوانێت وا بکەن خەڵک لێ بە ئازادانە بە کوردی بخوێنێ بە کوردی قسەکە بتوانێت ئاڵای کوردستان بەرزکاتەوە ئەوەی کە ئەم هێزە کردوەتی بۆ تورکیا تەنیا ئەوەیە قەڵەمڕەوی تورکیای زۆر فراوانتر کردووە لەکوێ بیەوێ دوو بینی خۆیە با بینیمانەوە کاتی لە شەڕی ئازادکردنی کەرکووک بەڵێ هاتن دوو مەفرەزیان ناردەبوو بە ئاڵای خۆیانەوە یەک دنیا تەسووریان بڵاو کردەوە کە ئێمە لە کەرکووگەین بۆی بیان و بن بە دەوڵەتی تورک بڵێ کاکەگیان تورکمان لە کەرکووگەیە بۆ یەمەچین بۆ پاراستنی ئەوانیش بینیمان لە ئەفرین و لە ناوچەکانی سەر سنوور هەڵای دنیایان کرد و لە شنگال ئێستا لەگەڵ ینی ئەم هێزە بە درێژایی خۆی لەگەڵ نێارەکانی کورد هیچ کێشێکی نەبوو ئەوەتە ڕێکەوتن نامەی شنگال کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی هەیە ئەوەی کە ئەرقەلەی بۆ دروستکردووە پەکەکەیە یعنی پێی خۆشە حەشدی شعبی لەوێ سوڵتەی هەبێ ئەم بەبێت شێک لە بارەگاکەی خۆی دابنیشێ بەس حەشدی شعبی هەبێ بەڵام پێی خۆش نیە هەرێمی کوردستان لەوێ هەبێ یعنی سەرێشەی گەورەت بۆ دروستەکە لە منتیقەی شارباژێڕەوە بە دایر مەدایر تا گاتە زاخۆ ئەم هێزە لە یەک شوێنە لە یەک هەنگاوە لەگەڵ حکوومەتی هەرێما کاراسانی بۆ شتێک نەکردو بەردەوام لە هەموو شوێنەکانە یان دەستی داگیرکەری ڕاکێشاوە یان خۆی بووە سێرەکەی لە حساسترین کاتا کە نەوت زۆر دابەزی بوو تووشی شەڕی نەگریسی داعش بووبووینە چون بۆ نوتیانە تەقانەوە کە یانزانین سەرچاوی بژێوی ئەم هەرێمێ یەک هەفتە ڕایان نەگرت بۆی کە تۆ تووشی زەرەرێکی ینی کەسێک تۆزێک فەهمی هەبێ تێگا سەرچاوی دارایی بڕینی ئەم هەرێمە لە پێناوی چییە یخۆ تۆ کاتێک بۆ نوتی هەرێمە تەقێنیتەوە ئێران زەرەر ناکات دەوڵەتی تورکیا زەرەر ناکە ئەو وڵاتێکە ترانزیتی پێیاڕۆ تۆش نەبی خەڵکی تر بۆ گەشتی بازرگانی بەکارێنێ
هیچ کات ناتون زەرێک لە جێشێکی تورکی بن هەمیشە بە ناوی دژایەتی تورکیا و زەرریان لە قواری هەرێمی کوردستانیەوە. کاک تەحسین باسی بۆرینەوەتیت کردووە لێدان لە بەرژەوەندی یابووریەکانی هەرێمی کوردستان لەلایەن پارتیکەگەرانی کوردستانەوە کە بەداخەوە هێزێکی کوردی ئەوەندا لەگەڵ استراتیژی کوردبوونە پێچەوانە بێت کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بات. یعنی هەر ئەو تورکیایی کە پەکەکە بۆرینەوتی هەرێمی کوردستانی تیاتەخێنێتەوە و ڕێگری لە هەناردەکردنی نەوتی کوردستانەکە بۆری گەورەترین بۆری و نەوت و غازی ئێرانی بەناو تورکیا تێپەڕێت و بەرەو ئەوروپا ڕۆ. بەشێکی زۆری نەوت و غازی وڵاتانی ئاسیا بچووک دووبارە هەر بە تورکیا تێپەڕێت. یعنی چ خێرێکە لەوەی کە بۆ پەکەکە هیچ کێشە نەبێت لەوەی کە نەوت و غازی ئێران و بەشی لە وڵاتەکانی ناوچەکە بە تورکیا تێپەڕێ بەڵام بە بۆری نەوتی کوردستان حەساس بن و ڕێگری و کێشە بە دروستکەن. خۆی ئوستاز ئیشە ئەسلەکەی ئەم گروپە چەکداریە ئەمێ ئەمان ناوێکی گەورە دش بە ناوڕۆکی خۆیانیان هەڵگرتووە ینی وتافێکی گەورە دانیشە لە بەیاننامەکانە کۆمەڵی قسەی قەبوزل بەرامبەر بە ئازادی نیشتیمان و سەروەری و ئازادی ڕادەربڕین بەڵام ئایا حەقیقەتێمی هێزە چۆنە سەری کە بە درێژایی سنووری ئەو دەوڵەتانەی کە بە هەرێمی کوردستانەوە هەن لە هەر چوار پارچەکە ئێستا بە سنووری کۆماری ئیسلامی ئێران نایڵن یەک هێزی چەکداری کوردی لەوێ چالاکی بکە پازارەکان پاڵیان لەیاوەتۆ هێزی پەکەکە تەواوی سنوورەکەی بۆ پارێزی تا ئێستا زەرری 250 دیناریان لە ئابووری ئێران نەیاوە کە زۆر بە ئاسانیەتوانن لێبن زەریان لە ئابووری تورکیا نەیاوە کە زۆر بە ئاسانیەتوانن خەڵکی زۆریانێ لە باکووری کوردستان ئەتوانن جوڵەیەکی عسکەریە کە جوڵەیەکی کەمیش بێبیکەن بۆ ئابووری تورکیا وڵاتە لە ناوخۆیە هەر پشێویەکی دروست بێ لاەنە ئابوووریەکەی زیانێکی زۆر زۆرەکە بەڵام ئەمانەمە ناکەن هێن لە ئابووری هەرێمی کوردستانێ ئەمی ژێک وازح ئەجێنداکە ئەوەیە لە هەر شوێنێک دەوڵەتانی داگیرکەر پێویستی بەمان بێ ئەمان ئامادەن بەڵام لە هەر شوێنێک حکوومەتی هەرێم بێ ئەمان نەبن ئەمان هەن لەبەرەوەی ئەمان هەمیشە بوونەتەوەی سەرێشە بۆ حکوومەتی هەرێم هەمیشە خۆیان بە ساحەب ماڵ زانیوە بەڵام ساحەب ماڵێکی خاین کە هەمیشە دەستی دراوسێکە یەگرێ و ماڵەکەی خۆی پێتاڵانەکە. کاک تەحسین پێم خۆشە قسەی لەسەر بابەتی هەندێک ئاستەنگ و کێشە بکەینەوە کە بۆ خەڵکی مەدەنی دروستەکرێت لە هەرێمی کوردستان بە تایبەتی داگیرکردنی زیاتر لە 500-600 گوند لە ناو سنوورەکانی قەندیل و ئامێدی و قەڵاتزێ و زۆر شوێنی تر کە پەکەکە دەستی بەسەراگرتووە یعنی دروستکردنی نقطەی گومرگی لەو ناوچانە لێسەندنی سەرانە لە بەشەی لە هاوڵاتیان و دەستگرتن بەسەر مەڕووماڵات و ڕەز و باخەکانیانە و دروستکردنی مەترسی ئەوەی کە لەشکری تووشیا کاتێک گێت بۆ هەردێکی لەو ناوچانە گەریلاکانی پەکەکە جێ هێڵن بەڵام ئەوەی کامێنێتەوە شوانێک و باغدارێک و گاوانێک و هاوڵاتیەکی مەدەنی بێ دیفاعی خەڵکی کوردستانە یعنی خوێنەوەی تۆ چیە بۆی کە پەکەکە تەنانەت دەست لە خەڵکی مەدەنیش ناپارێزێت. تا زەمانە هیچ کات باکیان بە خوێنی ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە نەبوو سەری کە کۆمەڵێک مەبادی ئەم هێزە هەیە کە زۆر دش بە هەموو بنەماکانی مافی مرۆڤ مناڵی بچکۆ لە ئەفڕێ ئەڕفێنن و وەچێن تەمرینی عسکەری پێکەن خەس لە دەماخی بۆکەن کە پێی وابێ لەمان زیاتری جێزەیەکی ڕزگارکردنی ئەمانە سەرکردایەتی خۆیان زۆر لا مقدسە بۆیە لە تەواوی هەرێمی کوردستان بزانن لە هەر شوێنێک لێدان لە بەرژەوەندیەکانی ئەم هەرێمە بە سوودی وڵاتانی دراوسەیە بەبێ 32کەن کابرایەک لە سنوورەکان ئەگەر بازرگانیەکی کەمکە ئەبێ بەشی زۆری بازرگانیەکەی بابەمان بە هیچ شتێکیش نەوەسلێکی گومرکی هەیە نێزێکی دامەزراون مۆر هەبێ سێرەکەی لەم بازگەیان ڕەتەبی هیچ مافێکیان مافیی خوا دەوڵەتدارە نەمافیانی شوێنەکەیە لەوەش خەتەرتر کەس هەوی کەس ناخوێنێتەوە لەم گوندە سەرانە و لێسەنێچووتەوە گوندە کەس نازانەوەی گوندی پێشوکیە بۆ لێش کۆمەڵێک چەتە دانیشتون و داوای سەرانەت لێکن هەندێک جار بازرگانەکان کە بازرگانی سنووردارەکەن هێنانی مەڕ و ماڵات و پەلەوەر لە ئێرانەوە وای لێ کات کە گاتەوەم دیۆگەر زەرەرنەکە خانجاز ناکە ناشتوانێ بڵێ بۆ کەسێک نییە ستۆ لە حکوومەت هێرێم لە یەکێک لە بازگەکانە ئەگەر بە ئیجتیهادی شخصی تادایەک لێ بکرێ مدیریەت هەیە چی لێ سکاڵای خۆتەکەی قانون هەیە دادگا هەیە بەڵام لەوێ هیچ شتێک نییە بۆ خۆیان دادگایەکیان هەیەکیان پێێت تۆ بڵە شکات کە لەوێ بڵێ سەلانەم لێ سەنجراوە ئەسڵەن بە دادگایەک دادگایی دەکەن بە تاوانبار و خاین لە قەڵەمەدرێت وە کوژەی بینیمان لە سنووری ئامێدی چەندین شوانی داماویان برد و تیان جاسوی تورکە و بە مەیتەکانی نایەوە کەس نێ لێ پرسێتەوە بڵێ کاک ئاخر بۆچی ئەمە کوا دادگایەکە کێلۆ دادگایە ئامادە بوو چۆن حکمی لەسەر دارەدانی ئەم داماوەتانیان هیچ کەسێک نییە ینی
ئەمانە مەرکەزیەتیان نییە، هەر کەسە و وەکو گروپی چەتەگەری وایە، هەر کەسە و لە سنووری قەڵەمڕەوی خۆیان لە گوندێک لە دووسێ گوندێکە و بە ئیجتیهادی خۆی سەراناسن. کاک حەسەن پێم خۆشە قسەیەک لەو بابەتەشەوە بکەین کە لە هەرێمی کوردستان هەوڵێک هەیە بە دەست لە پشدانی پاکەکە و هەندێک خەڵکی تری نەیان بە هەرێمی کوردستان کە وا پیشان بدرێت ئەم شەڕی پارتی و پاکەکەی کە ڕاستیە ئەوەی کە ئێمە ئەیبینین لە ماوەی 30 ساڵی ڕابردووە دەست درێژی پاکەکەی بۆ سەر باشووری کوردستان گێچەڵێکی عسکەری سیاسیە بە باشووری کوردستان و لێدانە لە دامەزراوە ئابوورەکانی هەرێمی کوردستان، یعنی کوشتن و یان شەهیدکردنی هاوڵاتی کورد لە منتیقەی کونەماسی لە شار باژێر کە چەند هاوڵاتێکی مەدەنی پێوە بوون بە قەسفی تووشیەوە، یعنی چ پەیوەندیەکی بە حیزبێکی سیاسیەوە هەیە. دروستکردنی ئارامی بۆ شارێکی بوو پارێزگای سلێمانی کە ئەزمەر لێرەوە زۆر نزیکە لە دانیشتوانی خەڵکەوە تیاری تووشی بێت و قەسف بکات و خەڵک بکوژرێ و دواتر هەندێک دەنگۆ بڵاو بکرێتەوە گوایە ئەوە چەند عەرەبێک بوون لەو شاخە قوبەلایان پێیان تەقیوەتەوە و دوایەوە هەواڵەکە ئەسڵەکەی پشڕاستەکرد و دوایی کە تورکیا و پاکەکە دانی پێیانێت کە ئەوە تیاری تووشی بوو لە شاخی ئەزمەر هاتووە دوو گەریلای پاکەکەی کوشتووە، یعنی ئەمە ئەکاتەوەی کە بڵێ ئەو کێشانەی کە دروست کراوە کێشەیەکی حیزبی یان بەڕاستی ئەمە کێشەیەکی جەوهەریە و گێچەڵی پاکەکەی باشووری کوردستان. جاوستاس ئەوەی کە جێگەی داخە ناتەبایی هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان، یعنی تا ئەو ئاستە قوڵ بۆتەوە کە ئەم زۆنانەی کە دابشکاری کراوە لێرە خەڵک حەزەکە تەواوی زۆنیە و لە داگیر کرێ کێشەی هەمیشاڵی خەتای پارتیە لە کاتێکە ینی وازەح دیارە کە مێژە زۆر شەڕانگێزە میشە دەستی داگیرکەرانی ناوەتە ئەم سنوورە وای لاتووە زۆربەی ئەوەی کە بەداخەوە من تێبینیم کە زۆربەی ڕاگەاندنەکان کە لە ئەم سنوورە کارەکەن نووسیبیان کوژرانی 5 پێشمەرگە، یعنی هەر ئەوە مابوو لە بری پەکەکە بەیان نامە دەکەن بڵێن کاکە بە هەوە بوون ئێمە نەبووین، وای لاتووە بە جۆرێک دەستدان لە پشتی پەکەکە هەیە لێرە دەست بە سنگۆ بگرن بۆی لێرە بێ بەڵام کێشە بۆ سنووری قەڵەمڕەوی پارتی دروستکە، یانەوەی کێشەی پەکەکە لەگەڵ قەوارەی هەرێمی کوردستان بچووکەنەوە بڵێن ناکاکە کێشەی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەیە، بەڵام سەرنجام لێدان لە کونەماسی ڕەتی بە پارتی دیموکراتی کوردستانەوە نییە، کوژرانی کادری پەکەکە لە شاخی ئەزمەر پەیوەندی بە پارتی دیموکراتی کوردستانەوە نییە، بەڵام ئەمانە یانەوێ کۆی کێشەکە بێنن بچوشیکەنەوە بڵێن کاکە ئەمە کێشەی نێوان دوو حیزبە، یانە ئێستا کاتێک دەوڵەتی تورکیایە لە ناوچە سنوورەکان 40 کیلۆمەتر داگیرەکە، ئەمە زریانی بەس بۆ پارتی نییە، سروشتی ناوچەکەی شێوان و هەموودارەکانی بڕیوەتەوە زیانی بەس بۆ پارتی نییە. سەرنجام بەتاکی هەواڵێمی کوردستان ئەبێت تێ بگەین لەم هەرێمە و کەشتەکەی نوح وایە لە یەک شوێن پارچەیەکی لێبێتەوە هەمومان زیانەکەی لەم هەرێمە ئێمە بێت لەوە تێ بگەین کەسمان لێ زیانەیە خۆمان بە هەمووی 6 ملیۆن کەسین کەچی نیومان یەکتریمان لێ زیادە، ئەمانەوێ هەمیشە کێشەکان پاسایی بۆ بێنینەوە وەک لەوەی پێکەوە بە یەک دەم لە پەرلەمان ینی لیژنەیەکی مختص بە بابەتەکە پێک بێنرێ بڵێن کاکە سنوورەکان تا ئێرێ و بەزێنراوە ئەم هێزێزێکی شەڕانگێزە دەوڵەتانی داگیرکارێنێ هەر ڕۆژی بە بیانوێک پاساوێکی باشیان ناتێ بۆی داگیریکە. ئێستا بە دەوڵەتی تورکیاڵی کاگە لەشکر کێشێکە ڕاگرەڵێت دە بە خۆت پەکەکە دەرکە لە کاتێک ئەگەر بۆ خۆت دەرێکی بە شەڕی براکوش بۆ خۆت دەری ناکەی تورکیا لە خاکەش داگیرەکە دوای ناشدارێتەوە بینیمانەوە لە ئەفرین نەکەڕێتەوە بینیمان لە ناوچە سنووریەکان نەک ناگەڕێتەوە سروشتەکەش بە چەشنێک تێکەیە داری بڕیوەتەوە 200 ساڵ تەمەنیەتی ئەخر 200 ساڵێتی تۆ لەکوێنی تا دارێک لێبەی بەو شاخەوە گەشە بکاتەوە، یعنی ئەم زیانانە زۆر درێژمەودایە شتێک نییە بەیانی بەگەڕانەوەی هێزی تورکیا حەلبێ، خەڵک لەوەی گیانی لەدەزیاوە بەگەڕانەوەی هێزە تازە گیان ناگەڕێتەوە بۆ هەڵیشتیمانیانە گوند کاول بووە ماڵ وێران بووە لەوێ خەڵک کەمەندان بووە قاچی پەڕیوە تۆ بۆمبێکت بۆ ناوەتەوە بە حساب بێزێکی پێشمەرگە بتەخێتەوە بە کاروانێکی گوندنشینی داماوە تەقیوەتەوە خۆ تازە تۆ بشگەڕێتەوە ناوچەکەش تۆڵی قاچی بۆ ناگەڕێتەوە، یعنی ئەمانە گوێنیان بەوەی کە زیانەکانیان چەندێکە گرنگەوەی پشێویەک هەبێت ئەمان نان بۆ پشێویە بخۆن. کاکەسی بەرەکۆتای بەرنامەکە ئەڕۆین بۆ هیوایی کە پارتی کرێکارانی کوردستان مەیدانی جەنگی خۆی بدۆزێتەوە و دەست لەو پێشێلکاری و گێرەشێوێنی هەڵگرێکە بەڕاستی ماوەیەکە بووە بە مەترسیەکی گەورە و کوشندە لەسەر باشووری کوردستان. ئەگەر قسێکت مابێت لە کۆتای بەرنامەکەی سوپاس. وڵات دەستان خۆش بێت نەوە ناڵم لە کۆتای بەرنامەکە ئەڵێم بە درێژایی 3 دەی حکومڕانی ئەم هێزە ئەوەندەی سەرێشە بوو بۆ هەرێمی کوردستان و بۆ قەوارەی هەرێمی کوردستان هیچ کاتێ دەوڵەتانی داگیرکار بە هێندەی پەکەکە زەرور زیانیان بەم هەرێمە نەگەیانەوە و مەترسیان نەخسۆتە سەر قەوارەکە بۆ ئەگەر بۆشیان بکرێ بە ناوچە سنووریەکانەوە ناوەستن بەڵکو هەولێر و دووەک و سلێمانی و لە زاخۆ تا خانەقینیانە
زۆر بەڕێز کاکاسین محەممەد کادری بەشکەوتوبار ویلایەتی کوردستان سواز بۆ ئەمەدەبوون بەڕێزانەی ڕەشە. دەستان خۆش. سپاس. ئەزم تا ڕاوەیەکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.